ئەنجا چۆن ئەتوانین ڕۆشنبیری ڕێکخستنمان زیاد بکەین، ڕۆشنبیری ئیداریمان. تەنزیمات برایانی بەڕێزم، ڕێکخستنی حیزبی، ڕێکخستنی فکر، ڕێکخستنی سیاسی وەکو هەموو ڕێکخستنەکانی تری ژیان وایە. ڕێکخستنی ماڵەکەت، ڕێکخستنی ئیداری، ڕێکخستنی ئابووری کۆمپانیاکەی ئیبەی بەڕێوە، ڕێکخستنی کۆمەڵایەتیت لەگەڵ خزم و کەسوکار و دراوسێ و گەور و بچووکەکانە وەکو هەموو ڕێکخستنێکی تر وایە. ئیشی مسلمانیش پێویستە ئاوا ڕێکخراویانە بێ. هەموو ڕێکخراوێکیش، ڕێکخستنی هەموو کارێکیش بریتە لە چی؟ بریتە لە کارێکی دراست کراوە. یعنی هەموو ئیشێک دراسە کراوە. جا لەوانە دراسەیەکی شەفەیە لە مێش کتار ڕێکخت خستووە کە چۆن ئەم جەژنە سەر بدەی لە خزمەکانە. ئەمە بۆ خۆی کارێکی ڕێکخستنە. کەوابوو دید و تێڕوانینێکی مسبقت هەیە، هی پێشوەختت هەیە کە قۆناغت بۆ داناوە. طبعا لە تەنزیماتی گەورە استراتیژی داناوە، ئامانجە دوورەکان، ئەنجا قۆناغەکانی داناوە. هەر قۆناغی پەیوەست کردوتەوە بە زەمن یا بە چەندێتی یا بە چۆنیەتی یا بە هەبوونی ئەندام، چەند ئەندامم هەبێت، چ نەوع ئەندامێکم هەبێت. بەرنامە و پلانی بۆ داناوە کەوتۆتە ئیشکردن لەسەر ئەساسیەوە. کەوابوو هەموو ڕێکخستنێکی حیزبی بریتیە لە کارێکی دراست کراو، توێژراوە و خاوەنی دید و تێڕوانینێکە، هەنگاوەکانی مەدروسن، قۆناغەکانی دیاری کراون و لە هەمان کاتیشە دید و تێڕوانینێکی پێداچوونەوە و ڕەخنەگرانەی هەیە. تۆ ناکرێ هەر مەدحی خۆت بکەی، هەر بڕۆین و بڵێن سایتەکەمان چاک، هەر بڕۆین و بڵێن ژوورەکەمان باش. نا، تۆ پێویستیت بەوە هەیە ئەم جارە ڕەخنەگرانە بڕوانیتە ئیشەکانی خۆت و پێداچوونەوەیان بکەیت. لەکوێ ئێمە بەرزیونە شێوەکانمان پێویستی بە تعدیلکردن هەبوو. ئەنجا ئەمەش پێویستی بەوە هەیە بە نیازێکی پاکەوە، بە نیەتێکی پاکەوە بۆ چاکردنی ئیشەکە بڕوان، نەک بۆی ببێ بە تەعنە و تەعنەکاری. بۆ نمونە مەکتەبی ڕێکخستن اعتراض لە مەکتەبی ئیعلام بگرێ، خۆی لەبەرەوە نیە ئیشەکەی پێشەخە، ئەیەوێ مەکتەبی ئیعلام سووکە لەبەرەکە تەضعیفکە لەبەرەوەی فڵان مدیریەتی، ئەیەوێ ئەو سایتە فەشەلوێنێ لەبەرەوەی فڵانەی بابڕێ. ئەوانە بەڕاستی ناکرێ، ئەوانە لەگەڵ ئەوانە نەخۆشی تەنزیمین کرد. هەموو ڕێکخستنێک کە بە دیقەت بکرێ، دراسە کرابێ، پلانی بۆ دانراوێ، احتیما دەکات سەر کادرەکان. ئەم کادرانێ، ئەم شەخسیەتانێ، ئەم تەزکیە کراوان، یعنی چەند خۆشە ئێمە لە کاری ئیسلامی خۆمانە ببینین گەنجێکی سەلەفی عەقائیدی زۆر ممتاز، تەئسیلی شەرعی لە عەقیدەکە زۆر جوان تێگەیشتووە، ئەرکانی ئیمانی هەموو ئەزانێ، بەڵام لە مەجالی فکریشە لەسەر وەحی خوای پەروەردگارەوە هەستی بە ململانێ فکرەکەی نێوانی وحي وغير وحي كردوا، ثم جعلناك على شريعة من الأمر ولا تتبع أهواء الذين لا يعلمون. لما الملانية وهاتو بانقوازي بيغمبراني هل قرتوكو خطابك السياسي بو پرورده كردنوي أو أمتيك أو تيايا أجي والراس كردنوي قيام نريتو ديدو تيروانينيان درباري إنسان وقردون وجيان يا درباري بوزيتيف ئەم ئینسانە چاکەی کە بەم شێوەیە لە ئەفکارەکە تێگەیشتووە و ناحی عەقیدەی خۆی باش دابین کردو دامەزراوە و زەمینەیەکی فکری بەهێز و لە تەزکیەی نەفسی خۆیان گەوشتووەتە پارسەنگکردنەوەی ڕەوشتی خۆی و ڕەفتارێکی جوان و لەسەر خۆ هێدی. ئەنجا بە سەبر ئەم بانگەوازە خوایەی هەڵگرتووە پش و درێژانە بە دید و ڕێی خۆیان ئەڕوا بۆ ئەو ئامانجە دیاریکراوەی کە دار لە ئیسلامەکەیە. ئەم کادرە بەهێزە ئەبینی دوژمن خەریکی ئەمەیە کە بیگرێ، ئەمە ئەکوژێ، تەسفیەیەکە، بەڕەواژ ێزانێ، ئەنجا ئەمە سجنەکە، ئەمە ئەگرێ بۆ ئەوەی ئەمە کە بووە بە جمگەی ئەو جەستە ڕێکخستنە بەگرتنی و بە چۆڵکردنی ئەم کادرە خەلەلەکەوێتە ئیشەک، خەلەلەکەوێتە ئەو ڕێکخستنە. بووە بە جمگەی ئەم جەستەیە. یعنی ئەمە بەس تەخەیولی ئەوە بکەین، تۆ خەت هەیە ئەم جمگەیە کاریگەری
گەریان لەسەر جەستە چەند زۆرە ئیش بەمە ئەکرێ بزاوتەکان ئەم جومگانە ئاسانیەکە ئەم جومگانە کارتێککردنیان لە بەرامبەرەکەت هەیە بەم جومگانەش تۆ توانی خۆت بپارێزی یەکێوە دارێک کێشە بەسەرتا جومگەکانتم کەوا ئەکەن ئەم ئەندامەکانی ترت هەمووی بجوڵێ جومگەکانەوە ئەکەن سرت لابەیت و دەست بەرزکەیتەوە و قاست بجوڵێنی تو شوێنەکانی تر هەمووی بەکاربێنیتەوە کەوا بوو ئەم کادیرانەی کە بۆ ڕەوتەکەی تۆبوون بە جومگە پێویستیان بە پێشخستنێکی زۆرترێ پێویستیان بە ڕێخستن هەیە پێویستیان بە زیادکردنی ڕۆشنبیری خۆیان هەیە اینجا ڕۆشنبیری حیزبی زۆر مهمە یعنی وەکوڵەن ڕۆشنبیری ڕێخستنی حیزبی و خستنی ڕۆشنبیری حیزبی هەردووکی زۆر بێت چۆن پێکەوە ئیشەکە ئەمە بە چیەکرە سیمینار بەردەوام بگیرێ کۆڕ بگیرێ پلونیۆم بکرێ کۆنگرە و کۆنفرانس بگیرێ ئەنجا تەبادلی معلوماتی تیا بکرێ یعنی هەر یەکێ لە عاسی خۆی بەحسێکی نووسی و لەسەرەوەی چۆن ڕەوتەکە ببینە پێشتر من لە تەرەفی خۆم و سەقافەتی خۆم و ئەزمموی خۆمە شتێکم نووسیوە ئیشکە لە پارتیوە ئەویش لە دید و تەسەور و ئەزمموی خۆیەوە شتێکیکەی نووسی لە بەشی ئیدە لە یەکێ لەم دائیرە دەوڵەتیانەی ئەوروپای ئیژەکە ئەزانێت کاروبارەکان چۆن منەظەمە سی بەم ڕۆشنبیریە هەیە ئەو کفتەی بڕێش و کفتەی برنجە شەرپێویستی بۆ سەقافەتە هەیە بەرحاڵ ئەگەر ئەویش فێرمان کە شتێکی باشە بە گوێ لە ویژەگری نقطەیەکی تر ئەەکەم بە ئەخیری تر وازی لێبێنین پێویستی بەوە ئەکا کە چۆن بە وەعی خۆمان پەرچێوەیەک دانین بۆ پابەندبوونمان بەم کارە کاریەوە لەبەرەوەی لە ناو سوێکا گەورە بووە یان لە بارودۆخێکی ماڵەوە وا گەورە بووە دیکتاتۆرانە دایمە حکمیان کردووە شتیان بۆ تەحدید کردووە بڕۆ ئەمە بکە هەستە ئەمە بکە ئەوان نەکەی ئەوان بکە ڕێیان زۆر بۆ داهێنانی ئێمە نامانوێت لەم ڕەوتەیە وا دەرچین نامانوێت تەوجیهاتێکی ساریمی حیزبی بێتە خوارەوە بە ناوی ئەوەی کە ڕەوتەکە ئەپارێزین یا مەرکەزێتی ڕەوتەکە ئەپارێزین ئێمە ئەمانەوێ بیرروهۆشی زادەی ئەم پیاوە خۆی ئەم کابرای لەم ڕەوتەیە ئیشەکە بیرروهۆشی خۆی و هەستی مەسئولیەتی خۆی چەندە بزانێت کە سپێراوە پێویستە باتە سەر چونکە ڕیانەی کە لە دیکتاتۆریەتەوە دێ کەمتر نییە لەو دیکتاتۆریەتانەی کە لە گەڕەلاوژەی ئەوەوە دێ خەڵک وا بزانە بە حڕێتی ڕێی خۆی تر حڕێتی هەیە لە ناو تەنزیماتوانە هەموو شتێک هەردووچیان وەکو یەک خەتەرن هەردووچیان پێویستیان بە سنوور هەیە بۆیان دیاری بکرێت لەبەرەوە لە ئیسلامە شتێک هەیە پێوترە تەقنین الشورا چۆن یاسا و ڕێسادا ئەنین بۆ شورا لە ئیسلامە ڕێی وەرگرتنەکان بۆ ئەوەیە لە لای ئەمیر هەموو شتەکان کۆبێتەوە بتوانە ڕێیەکی باشیان لێ هەڵبژێت بەڵام لە ئەوروپا بریتینە لە تەقنین بریتە لە ئیدارەت الصراع بریتە لە بەڕێوەبردنی ململانەکانی ناوخۆ 4 حیزب 5 حیزب لە پەرلەمانە هەرێکە ڕەوت و تەسەور و دید و بۆچوونێکی هەرێکەی پێناسەیەکی هەموویان شتی خۆیان تەرحەکردن و شەڕەپاڵیانە ڕئیسی پەرلەمان لە هەر حیزبێکیان بێ پێویستی بۆ هەیە کە چۆن ئەم ململانیانەی ناوە بکە بە وزەیەک بۆ پەرلەمان ئیستیفادە هەیە بەڵام لە ئیسلامەوانە لە ئیسلامە هەر یەکێک لەوانە بێ ڕێی خۆی بە ساغ و سەلامەتی تەڕحکە بۆی دەوڵەت بتوانێت ڕێیەکانیان تەبەنا بکە وەری بگرێ شەرتیش نییە ئەوانی دیعایە بکەن کە ئەم هەر ڕێی خۆیان بوو گەیشتە ئەو نقطێ ئەمانەی باسم کردن بە شێوەیەکی گشتی وەکو ڕێڕەوێک بوو بە باس و خواسێک کە ئومێدەوارم ئینشاءڵڵا گەر هەر وەختێک کەوتینەوە دەرەزوتنەوە بە زنجیرە دەرس ئینشاءڵڵا هەندێکی باس بکەین و بزانین چۆن ئەتوانین لە ڕەوتی خۆمانە لە ساڵی 2010 بە حول قووەتی خوا سەقافەت باشی حیزبی و ڕێخستن و کارکردن و کۆمەڵکاری وەربگرین بۆی ئەو فکر و ئایدۆلۆژی و تەسەورەی کە هەمانە ئەو دید و ڕێ و تێڕوانین و پێناسانی لە لامان گەڵاڵە بووە ئەو منهەجەی کە کردومانە بە منهەجی ڕەوتی خۆمان چۆن ممارەسە بکەین چۆن بیخینە مەیدانی کارکردنەوە بۆ ئەوەی لە 2010 خۆمان ئامادە بکەین بۆ دوای 2010 چۆن کاریگەریمان لەسەر ئاڕاستەی خەڵکی موسڵمانە بێ لە کوردستان
خواهی گەورە ئێمەش ئێوەش سەلامەت و سەرکەوتووکە خواهی گەورەمان کا بە عەداتی قەدەری خۆی بەسەر خستنی دینەکەی تێمانگەێنە لە دینەکە و تێشمانگەێنە لەم واقعی مسلمانانی تێکەوت ناسەیەکی واقعیمان پێ بناسێنێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.